وەکۆڵێن ئەم بەندەی خوایە ئەوەی کە واجب بووە لەسەر من، واجبی ئەخلاقی، واجبی سیاسی، واجبی دینی، واجبی نیشتیمانی، واجبی نەتەوەیی، ئەوەی کە من لە توانامە بووێ بە هاوکاری هاوکارەکانم کردومانە بۆ ئەوەی خەڵک وشیار بکەینەوە لەسەرەوەی کە حقوق و واجباتیان چییە. لە یادی 4 ساڵەی کۆچی دوایی نەوشیران مستەفا ئەوەی نەیارەکانی بەرامبەر 50 ساڵ خەباتی بۆیان نەکرا نزیکەکانی لە چەند ساڵێک کردیان. نهێنی نامەکەی نەوشیران مستەفا بەر لە مردنی چی بوو؟ ڕەنگە لە 4ەم ساڵیادی کۆچی دوایی نەوشیران مستەفا باشترین گوزارش لە چارەنووسی ناوبانگەکەی ئەم وتارەی بەختیار مستەفا ئەمین بێت بە ناونیشانی وەڵامێکی پێویست زۆری شماوە بۆ وتن کە لە وەڵامی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕاندایەوە لەبارەی شەرعیەتدان بە تاپۆکردنی ماڵ و موڵچی نەوشیران مستەفا لەسەر کوڕەکانی. ناوبراو کە وەک خۆی دەڵێت زیاتر لە 50 ساڵ لەگەڵ کاچی کە مەبەستی نەوشیران مستەفایە هاوسەنگەر بووە. پێی وایە گۆڕانی ئێستا دەیانەوێت مێژووی ناوبراو بشێوێنن. یا تەنانەت هەر کامێک لە ڕەفیقەکانی ترم و لە هاوڕێکانی ترم هەرچێکی لێ بەسەر بێت بە دڵنیاییەوە پیانەڵێم بناغەیەکی واماندا ڕشتووە، ڕێگە شوێنێکی وامانداناوە کە ئەم جوڵانەوەی هەتا سەر بەردەوامە بێت. تەنانەت دەڵێت ئەوەی لە دوای 19 مایسی 2017 دەستە و گروپە جیاوازەکانی گۆڕانی گردی زەرگەتە لە چاواشەکاری و لادان و شکاندن و سوکایەتی بە مێژوو فکر و کاری نەوشیران مستەفا کردویانە هەرگیز هیچ دوژمنێکی دەرەوە و نەیارێکی ناوەخۆ نەیتوانیوە پێی بکات. لەبارەی تاپۆکردنی گردی زەرگەتە لەسەر کوڕەکانی نەوشیران مستەفا دەڵێت هەموو بیرکردنەوە و پلانی بۆ چارەنووسی زەوی گردی زەرگەتە کە کاریشی بۆ کردبوو ئەوە بوو بکرێ بە وەقف لەسەر زانکۆی سلێمانی و ئەکەی نەوشیران مستەفا ڕەخنەی توند لە سەرکردایەتی ئێستای گۆڕان دەگرێت و دەڵێت ڕێخەر و سەرکردایەتی بزوتنەوەکە پاشمردنی کاک نەوشیروان وەک تۆڵەکردنەوەیەک لە هەڵپەی هاوپەیمانی و چوونە ئەم حکوومەتە حیزبیەدا بوون کە بە تۆمەتی تیرۆر و کوشتن و تێکدانی ئاسایشی کوردستان فەرمانی دەستگیرکردنیان بۆ کاکم واتە نەوشیران مستەفا دەرکرد بوو. بۆ گەڕانەوەی مافی مێژووی و ڕێزی 50 ساڵی تێکۆشانی پێیان وترا، بەڵام ئەوان هەر بە مەبەست داوای لێبوردنێکیان لەو حیزب و دام و دەستگایانە مەطلەب نەبوو. 2000 زۆرە نەوانەی بەڵگە دەهێننەوە بۆ بێبەریکردنی نەوشیران مستەفا لە گۆڕانی ئێستا و پێیان وایە نابێت هەڵەکانیان لەسەر ناوبرا و هەژمار بکرێت. بەڵام بەشێکیش لە چاودێران پێیان وایە بەشێک لە شکستی گۆڕان پەیوەندیدار بووە بە سەردەمی ئەو نەیتوانیوە بە شێوەیەک بزوتنەوە کە سەر پێ بخات و بەهێزی بکات تا ئاسان شکست نەخوات.